ڕێکمان هەندێک قسە بکەین بڵێن پشتیوانیەکەین یان باس لە هاوسۆزی و پشتگیری موسڵمانان بکەین لە جیهاندا بەتایبەتیش لەو ڕووداوی کە ئێستادا لە فەڵەستین ڕوویداوە زۆر کات ڕای جیاواز هەیە بەڵام دوجار دەوترێت دەبێت پشتیوانی و پشتگیری ئەو موسڵمانانە بکرێت پرسیارەکە لێرەدایە لە ڕووی ئاینی ئیسلامە خۆ لە ڕووی شریعەتەوە چۆن باس لە پشتگیری و پاڵپشتی موسڵمانان کراوە و ئاینی ئیسلام تا چەندێک جەخت لەسەر ئەم بابەتە دەکاتەوە و پێویستە موسڵمان چ ڕۆڵێک ببینێت باسێن بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا عەبدولخالق ڕووناکی مامۆستای ئاینی لە هولێرەوە لەگەڵماندایە مامۆستا سڵاوی خوارد لێبێت سپاس بۆم دەرفەتە باسێکمان لەو بۆ بکەیت دەستپێک بزانین هەر بەڕاستی پێویستە موسڵمان لە کاتی ڕوودانی ئەم جۆرە ڕووداوانەیە چه هەڵوەستێکی هەبێت بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سلاوي خواهي قولا إلا بريزشتان بي ولا تواوي مسلمانان بي وبتايبتي سلام وسلامتي خواهي قولا خوشك بريان من بي لا غزة ولا تواوي دنيا لهر شوين وزيش أو دنيا مسلمانان ناو أزيت وآزار دانا خواهي قولا سلام وسلامتي خوي بنيت أسريان طبعا ديار إما وكو أمتي إسلام وكو يقلع شوينا وكو بيغمبر صلى الله عليه وسلم دفر مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى دفر من نموني إيمان داران نموني إيمان داران زاو زهر زمانك بن هر رنقك بن هر دنقك بن لهر شنو جيقاتشي ودنيا بن مادەم ئیماندار بن دەبی لە ڕووی خۆشەویستی و لە ڕووی هاوسۆزی دەربرین لە یەکدر وەکو یەک لاشەوا بن چۆن لاشێ ئەندامێکی لاشە ئەگەر ژانێک ئێشێکی پێگەیشتەواوی ئەندامەکانی لاشە ئێشگری دەکەن بۆ نمونە عەقل فکر دەکاتەوە چی بۆ بکە چاو تەمەشا دەکە چی باشە بدینی دەست بۆی درێژ دەبی پێی بۆ دەڕوا زمان بۆی بە قسە دەکەوی دەبی ئێمە ئەو هابین لە تەواوی دنیا ئەوەی کە لە غەزە ڕوو دەداتن تەبەنەوە کارەساتێکی نەکرد ئیمانی و ئیسلامیە کارەساتێکی ئینسانی شەکەوە و کۆمەڵکوژێ لەوێن دەرێ دەکرێت یعنی تەواوی خەڵکی نەک موسڵمانەتە غێرە موسڵمانەکان ئەوانەی کە خاوەن ویزدان ئەوانەی کە ئینسانیتیان بەقۆتە ئەوانیش هاتوونەتە سەخەت و بە هەموو شێوەک ئیدانەی ئەو شتەی دەکەن جا ئەمە لەسەرمانە وەکو ئەرکەکی دینی کە موسڵمان خوشک و براو کە سوکارێ ئێمەنە وەکو ئەرکەکی ئینسانیش ئەوانەی کە لەوێ دەرن ئینسانن ئەبە شێوەکە قەت و عام دەکرێن بۆ ئێمە دەبی هاوسۆزیان بین هاوخەمیان بین بەوەی کە لە دەستمان بێ بەڕاستی دەبی پشتگیری و پشتیوانیان لێ بکەین جاهدوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم كخواي قالوا فرم إيوه روبروي هاو باش بيدا كركان ببنوا بمالتان بجيانتان بزبانتان أوي هيتي مال دادني أوي دستو دا صلاتي وقوتي دادني أوي إعلامك إلى خدمة أو قزي رواي أو خوش كبرى أمان دادني كواتا لسر معنا إما هر إسلام لسر ما بيوز دكات نخوانا خواستا أو بأجاي كورو كانوا لخلشي كردية لكاتك دا كمسراي بيغمبر صلى الله عليه وسلم لكاتك خوش كبرى كمان هي كوهاتنا تجورا بانكا برياريان دايا بمرن بس تسليمنا بن دفاع لعقيدة وبيرو باوري مسلمان كانوا بنامبر بيسترين خلقي خواي جورا كزولا كينا باكن راوستاينا أما جدير دانشنا لخوي خومان نكتنا لخوارني خومان نكتنا لبز مرزمي خومان نجيشنا براستي وشتي زور كارساتا إيمانكش ما عندك كوتجر بسيار برامكو باسم كل سلمان وكو أركش ديني أو زوكو أرك إنساني كش خو غير مسلمانيش نبانا دبا أما الليلة لبويان بسوتين ولبويان ببرجين بەڵێ جەنابی مامۆستا ینی پرسیارە جددیەکە لەم بابەتی پشتگیری و هاوسۆزی و هاوخەمیە ئەوەیە جەنابەت فەرموود ئەگەر بە هێز بێت ئەگەر بە ماڵ بێت بە هەر شتێک بڵێن بتوانین یارمەتیان بین بەس بێگومان خۆ دەزانی ئێستا ئەوانە بە دەوڵەتان نەکرێ ینی دەوڵەتێک ئەتوانێت لە ڕووی هێزەوە پشتگیری غەزە بکات دەوڵەتێک دەتوانێت خواردەمەنی و پارە و کۆمەکی عسکەری و ینی خۆراکیان بکە لۆجستیان بکە بەڵام پرسیارە جددیەکە لەسەر تاکی موسڵمانە لەسەر من و تۆیە لێرە هەر بەڕاست من و تۆ چۆن پشتگیری بکەین باشترین جۆری پشتگیری و
هاوسۆزی و هاوخەمی بۆ مسلمانان لە کەرتی غەزە ئێستا و لە هەر کات و جەیەکی تر بە هەر بوارێکا بێ باشترین پشگیریکردن چیە؟ چونکە زۆر لە ناحەزان باز لەوەکەن تۆ خۆپشاندانەکەی لە فەیسبوک بابەتێکە نووسی ئەم بەرنامەی ئێمە لە خزمەت جەنابتا ئەیکەین ئەمانە چه سوودێک بە برینارێکە گەێنێ بە شەهیدێکە گەێنێ بۆ ئابلۆقایە ئەگەێنێ کە لەسەر ئەوانە قسەکە ئەوەیە ئێمە وەک تاکی مسلمان چۆن شەرعیانە وەکو بڵی بە شێوازێکی دروست پشگیری و هاوسۆزی و هاوخەمی خۆمان بۆ ئەو خوشکوبرانی کە زوڵمیان لێکرێت دەرببڕین. بەڵێ طبعا ئێمە وەکو ئومەت و ملت بەڕاستی بەرپرسیارین و تاوانباریشین لەبەرەوەی ئێمە بەداخەوە پشتمان لە قورئان کردیەوە پشتمان لە فەرمانەکانی خۆ پێغەمبەر کردی خوا گەورە فەرمووی وَأَعِدُّوا لَهُم مَا اسْتَطَعْتُم مِّن قُوَّةٍ ئێوە ئامادە بکەن لە بۆ دوژمنەکانتان ئەوەی کە هێزە کە بەداخەوە کە مسلمانان کەم تەرخەم بووینە لەو ڕوەی وەکو ئومەت و ملت بەڵام ئەوان لەوێندەری ئەو بەڕێزانە ئەو ئاەتەیان جێبەجێ کردیە و خۆیان ئیعداد کردیە و خۆیان ئامادە کردیە خۆگەر بێت و پشتیوانی خەلکی غەرب نەبی خەلکی ئەولا نەبی بە خوددا ئەو ئیسرائیلە نەباری ئەو خەڵکەی غەزەی وێندەرێ نابن واگەر بێت و ئەو خەڵکەی خۆشمان پشتگیری پشتیوانی لە خەلکی غەزەی بکە ئەبەو شێوەی ئەوان ئەوها یعنی بێدەسەڵات و ئەوها نابن کەواتە ئەمە لەسەرمانە قووەت ئامادە بکەین هەر قووەتێک بی وەرە پێ ئەلا ئین القووەتە ئەڕەمی دەبی قووەتمانە بێ گەر مسلمانان قووەتمانە بە هیچ شێوازێک ئەهلی کوفر جورئەت و جەسارەتی ئەوەی نەدەکرد کە ئەوە بەو شێوە بێ قەتڵ و عاممان بکە یان زوڵم بکە ئەگەر ئیسلام قووەتیە بە ئەوڕۆ نەدەبێت لە هیچ شوێنێکی دنیا زوڵم لە یەکێکیسان کرا بە لە ئیسلام قووەت دۆ چییە؟ ما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان الذين لا يستطيعون حيلة خوای گەورە فەرمێ ئێوە بۆ ناجەنجێن یەکەم لە پێناوی خوا واتە بەرزکردنەوەی وشەی خوا کە دەرەستەوای وشەکان بەرزبی بڕیاری خوای لە پێناو چینی چەساوە خۆی ئیسلاماتیە زوڵم دژی زوڵمە دژی زاڵمە هەر کەسێک بی زوڵمەکەی بکە و زاڵم بی کورد بی عەرەب بی تورک بی فارس بی مسلمان بی جوولەکە بی گاور بی هەر کەسێک بی ئیسلام ڕوبەڕووی دەبێتەوە لە هەر شوێن و جێگایکی دنیا زوڵمە بی ئیسلام ئەگەر قووەتێوی دەجوولێ مەزلومیەت لەسەر ئەو خەڵکەی لاتدا چ جا ئێوە کە خەڵکانێک بی مسلمان بی کەواتە ئەمە بەڕاستی ئەوجێتێک کەم تەرخەم بووینە دەبایە بکرێ ئەگەر بەنسبەکەی تر چمان پێ دەکرێت بەرێ زۆرمان پێ دەکرێت پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم کە مسلمانانی دەدینی لە ناو خەم و پەژارەنا دەیفەرمی ئیسبروا یا ئال یاسر فەئین موعیدەکم الجەنە پێغەمبەری خۆی دڵنەوای ئال یاسری دەکرد کە بە تونترین شێوە عەزاب بدران بە چ بۆی کە ئێوە بەهەشت ساوەڕتان دەکەن بە قسەیەک پێغەمبەری خۆی دڵنیای دەکردن پێغەمبەری خۆی دەفەرمی ئەگەر مسلمانان درچێک بچێتە لاشەیان ئەمن هەست بە ئێشەکەی دەکەم بە دڵم یا تەو دڕکێ دەچێتە دەست پای لاشەی مسلمانێکەوە چوتە ناودڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم یاخی پێغەمبەری خۆی بەدڵ لەگەر مسلمانان بۆ لەگەزیێت و ئازاریان بەدڵ ئەزیێتی پێک حەستی پێکردی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە ئەوەی ئەوڕۆ لەسەر مسلمانانە ئەو هەموو قەسف و برسیتی وشتا ئەوە لەسەر دڵی پێغەمبەرە ئێنا بەلایانی کەمی خۆمە دڵی پێغەمبەری خۆی خۆشکەین خۆگە چمان پێ نەکرێ و ئەزیێت و ئازار خۆتانی کەم بکەینەوە کاتێک کە خوشکبرایانمان دەبین ئەوان بەتەنێنینە خەڵکەکەی بە دوعا لەگەریانە با بێویان نامە لەگەریانەوە و ئەضعەف الئیمانە بە خۆ پیشاند بە هەر شتێکە ئینسان دەکرێت بەڵێ تەئسیر دەکا و باشترینشتیش دوعایە دوعا ئیستیعانەی پێ ناکرێت گەورەمان عومەر دەیفەرموو خوا لێ ڕازی بی ئێوە دوعا لە خوشکبرایەکانتان بکەن لەبەرەوەی ئێوە کە بەسەر دەکەون لەبەرەوەی نییە ژمارەتان زۆریان چەک و زبانتان قارتان زۆرە لەبەرەوەی ئێوە دوعای دەکەن ئێوە گەورەترین قووەت کە لەگەرمانە خوای گەورەیە سوبحانه وتعالى هەتا مامۆستا ئەگەر ڕوخسەتە بی ئەوەی بجێڕمەوە تەمان لە ڕەمەزان کاتێک کە هێرشێکی دڕندانیان جوولەکان کردە سەر مزگەوتی ئەقسا ئەبەو شێوە کە ئاگریان تێبەردا و یعنی ئەو شەوەیان کردە دەما لەسەر مسلمانان عیبادەت و نیەژیان تێک دەکە شەوی سەلامە کە جبریل دادەبەزی سەلام دەنی کێتی ئەوان ڕوبەڕووی ئەو سەلامە خوایەش بوونەوە چەند مسلمانێک دیارە ئیعتیکاف دەکەن لە خەمی مسلمانانن دەرچوونی ئومەت و ملەتەی لەو وەزعی چییە ئاخر یەکیان بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەگا لە خەو دەڵێ لە خەو ئەو شتەم گەیاندە پێغەمبەر ئەی خۆشەویست خۆی ئەوڕۆ ئێمەی ئومەت و ملەت سەر دەبڕین پارچە پارچە دەکرین بێژیان و بێجیان دەکرین دەبی دەرچوونمان چوبی دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەو چەکەی کە لە کنتانە بەکاری بێنن چەکی دوعا دوعا سلاح المؤمن ئەو چەکەی کە شکستی بۆ دەنێن ئەو چەکەی کە گەڕانەوەی بۆ نییە کە چەکێکی ئەوەندە بەعید المەداکەت و لێرە دوعا دەکەی دەگاتەکەن خوای گەورە سبحانه وتعالى فەرمی چەکی دوعا بەکاربێنن داوا بکەن لە مسلمانان زۆر دوعای بکەن گوتم ئەی پێغەمبەر خۆی چ دوعاش بکەن فەرمی زۆر برن اللهم أعز الإسلام والمسلمين
وأذل الشرك والمشركين ودمر أعداءك أعداء الدين فرمي بڵێ مسلمانان هەر کەسە و لە سەجدەی بی لە نوێژ بی لە شەو بی لە هەر کاتێک بی ئەو سێ دوعای بکاتن واتە بڵێ خوای ئیسلام مسلمانان بە عیزت بکەی شرک و مشریکەکان ڕیسوا بکەی دژمنەکانی دیریش تێک و پێک بشێنی جا سوبحانەڵڵا مەشتە چ تێگەیشتم لەو خۆی کە پێغەمبەر ساسم ترایە ئەو ڕۆگەر ئێمە مسلمانان دەبی لە وەزعی دەچین یەکەم دەبی دوعای بکەین داوا بکەین و پاشان بە فعلیش ئێمە ئیش دەبۆ عیزەتی ئیسلام مسلمانان بکەین ئەو ڕۆ بەداخەوە ئیسلام مسلمانان لۆ عیزەتی چێ ئیش دەکەن ئەوڕۆ مسلمان لە پێناو چێ خۆی بەکوشتن دەدا لە پێناو چێ دەربەدەر دەبی ئەعلام و ڕاگەان لە خزمەت چێ لە خزمەتی کوفر و کافرانە دەوێت کافرەکان بە عیزەت بن بێدینەکان بەدەسەڵات بخوا پەنامەدا ئەوڕۆ تا مسلمانان پشت لە کافرەکان نەکەن و ئیسلام بەرز نەکەنەوە و پشتگیری پشتوانی مسلمانان نەکەن عیزەتی ئیسلام ناگرێتەوە کەواتە دوعای دەکەین و بە فعلیش دەبی لەوڕۆ بۆ دوا مسلمانان ئیسلام بەرز کاتەوە خەڵکی بەرەوە ئیسلام باک بکە و پشتگیری لە مسلمان بکە نەک بەرنامەی کافرەکان نە پشتگیری پشتوان لە کافرەکان بکە دووەم ئەوڕنەوە ئومەت و میلەتی شرک چەند زۆر بۆ ڕۆ خەڵکی وا بەرەو شرک دەین تازە بە تازە بە شەرپەرستی و قەبرپەرستی و پەڕۆپەرستی و شتان دێتەوە ناو خەڵکی دەبێت دووبارە داوا بکەین و بە فعلیش ئێمە واز لە شرک بینین واز لە مشریکان بین کە ئەوڕۆکە چەندین گروپ و تاقمیان پەیدا کردیە و ڕۆژانەش یعنی برەویان پێدەدرێتن کەوا دووبارە بتپەرستی بینەوە ناو خەڵکی سێم شت و دەمی ڕەعداکە عەدا دین بەغنەک بە قسە بەکردەوەش ئەگەر ئەوڕۆ مسلمانان وازیان لە کافرەکانینا بە کافر بەخۆی تێک و پێدەچێ زەحمەت نەبی کافر ئەوڕۆ بوویتە ڕەقەم بێدین بوویتە ڕەقەم چێکتە ڕەقەم تەماشای کوفر بکە سفرە لە عەقیدەی سفرە لە ئەخلاقی سفرە لە ئیدارەی سفرە لە ئینسانیەت سفرە بەڵام مسلمانە دەیکاتە ڕەقەم ئەوڕۆ مسلمانان دێن پشتگیری پشتیوانی لە ئەهلی دوژمنانی دین دەکەن بە قۆت بووینە ئەگەر ئەوڕۆ ئەو خەڵکە مسلمانە پشتی ئەو خەڵکە بێدینەی بەربدا ئەوانەی کە جادی دەکا ئەو کاتە بزانن چۆن کافرەکان تێک و پێک دەچێن کەواتە بەڕاستی دوعا باشترین شتە و ئیسیانەی پێ ناکری مامۆستا ئەم بابەتانی کە بۆنا ڕوودەدات زۆر جار مسلمانان بە حەق بەناحەق بەڕاستی قسەی تێدا دەکەن ڕای جیاوازیان هەیە پرسیارەکە لێرەدا تا چەندێک ئەم جۆرە بابەتانە دەبێتە هۆی تاقیکردنەوەی ئیمانی مسلمان بۆی کە من دەتوانم بە وشەیەک پشتگیری سەرخستنی مسلمانێک بم بەڵام بە وشەیەکی تریش هۆکار بم بۆ کوشتنی چەندین و هەزارها مسلمان کە لێرە و لەوێ بە زوڵم دەکوژرێن بەڵێ طبعا الحەمدلله وەکو مسلمان الحەمدلله جیاوازیمان نییە وەکو مسلمان دەرێم لەوانەیە خەڵکەکەیە احتیمالە ئەوزە لە نەزانی بی یان لە زۆر زانی بی یعنی خەڵکەکەی ئەوڕۆ سۆشیال میدیا دەورەی خراپ دەبینی ئەو شتانە زەق دەکاتەوە دائیمەن یعنی شتی دروست دەکا ئەوە شتەکە بەڵام وەکو مسلمانان متفقن الحەمدلله مسلمانان خۆیان ناسیەوە دوژمنیان ناسیە بەڵام ئەوڕۆ کێشە ئەوەیە مسلمان دەسەڵاتی نییە یعنی ئەوڕۆ مسلمان پەرش و براوە ئەگەر ئەوڕۆ کۆچی تەزبیعی ئیمامە چێبی خڕیام کات و مسلمانان بەهێز نینە و لە ژمارەش کەم نینە الحەمدلله متفقن لەسەر ئەوەی کە ئیسلام دوژی زوڵم و دوژی زاڵمەکانە ئەمە پێمان دەکرێت زۆر شتمان باسم کرد لەوانە بە دوعا دەکرێت بە دوعا دەکرێت دوای پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لا يزال طائفة من أمتي ظاهرين على الحق پێغەمبەری خۆی خەبەری دا بەردەوام لەناو ئەو ئومەت و میلەتەی کۆمەڵە کەسێک هەیە طائفەک کۆمەڵە کەسێک هەیە ظاهرین على الحق يعني دەستیان بەو حەق و حەقیقەتەوی وەگرتیە ئەو ڕاستەوەی دیکە خوا پێغەمبەری پێڕەوان کردیە و ئاشکراشی دەکەن لا يضرهم من خذلهم تەواوی دنیا لە دژیان کۆ ببنەوە ناتوانن زەلیلیان بکەن ناتوانن شکستیان پێ بینن توان ئەی پێغەمبەر خوا لە چێ نەفەرمی ئەوانە لە بەیت المەقدسن لە ئەکناف و دەوروبەری بەیت المەقدسن الحەمدولله ئێستا خەڵکێ بەچاوی خۆمان دەبین کە هاتوونەتە گۆڕەپانەکە لە کاتە کە پێیان دەرن یان دەبێت بمرن یان تەسلیم من دەرن ئێمە دەمرین بەڵام تەسلیم نابین لەبەرەوەی ئەمە دوو ڕێمان لە پێشە ئیمە النەسر و ئیمە الشهادە یان دەبی لەو پێناوی سەرکەوین یان لەو پێناوی دەبی شەهید بین کە ئەوش پێ دەگوتە ئیحدى الحوسنەین ئەوە مەبدەئی ئینسانی مسلمانە کە بەڕاستی ئەو نمونەی زۆر جوان لە بۆ ئێمەی ئومەت و ملەتیش دەتانی ئیسفادەی لێ بکەین ئەو ڕۆگەر ئێمەش ئەوها پەروەردەی عەقەدی و ئیمانی بکرێنە بەو شێوە برێن وەڵڵا یان دەبی بمرین یان دەبی سەرکەوین یان شەهید بین ئەو کاتە ئەو ڕۆکەی مەهاژێر دەستە نابین ئەو کاتە بە کەیف خوانە دەوروبەرمان تەماعیمان تێ ناکەن نەکە بە خوا نەخواستە بە سەعاتێکی توبەری قوتێکی بەسیط نەگری نیوەی خاک وڵاتی خۆتی ڕادەست بکەیت ئەوە لە زیاتیەوەی دانیشن تانە و تەشە لە خەکە مجاهیدەکەی دەم بە خۆیان دابستنەوە برێن بابە بامەت سەوەلەوان بکەین بەس واز دەکردن و فرۆشتن بین باز لە معاملە و سەودا بینین کەواتە بالفعل دەکرێت وەخوای گەورەش کە ئەوەی دەینتەسە مسلمانان خوای گەورە مەبەستی هەیە فەرمووە وەکەذالک نفصل تستبین سەبیل المجرمین خوای گەورە هەواز ناینی دەبی مجریمەکان بە دەربێخی
خوای گەورە وەلیەتەخیذ منکم شوهەدا بۆ بەڵای کە دێتە سە مسلمانان هەندێکیان دەباتەوە پلەی شەهیدیان دەداتێ و پاشان خوای گەورە ڕووی ڕەشی ئەو ناپاکانە بە دەردێخی کە ئەو جوولەکە و کافران چەندە بێدینن چەندە بێویژدان کاتێک کە باسی مافی مرۆڤ دەکەن لە کنەوان بەزمە خۆیان مرۆڤن بەڵام غێری خۆیان مسلمان و غێری خۆی مسلمانان ئەو مرۆڤ نییە لە کنەوان کە باسی مافی ئافرەت و منداڵ دەکەن و مەستیان پێ ئافرەت و منداڵی خۆیتیان چۆن لەسەر منداڵ و ئافرەتی خۆیان بدەن بەڵام ئەدی ئافرەت و منداڵی مسلمانان ئەوە درۆیە کە باسی ژینگە پارێزی دەکەن و بەس ژینگەی خۆیانە درۆی دەکەن بۆیە تەماشا دەکەی ئەوانەی کە خۆشیان بۆوان فرۆشتێ قوت و هێز و ئەمنیان هێنە وەکو حکامەکان دەبینین ئەو قوت و هێزە بەس بۆ حیمایەکردنی خۆیانە لە بۆ حیمایەکردنی خەڵک و ملت نییە گەنە ڕۆژێک نەماندیت ئەوانە گولەکی بە دوژمنەکانی ئەو ملەتەوە بنێن ئەوانە دیفاع و بەرگری ڕۆژانە خەڵک دەکوژنێ ئەگەر یەک لەوان بکوژنێ ئیدی دنیا دەهەژێ بەڵام بە ملت بکوژنێ کەس بەدەنگنەیە کەواتە ئەوە دەستەکە خوای گەورە دەوێ خەڵکەچی بکاتە شەهید ولو پەناش دەخوای گەورە مجریمەکان بە دەربخی ئێستاکە خوای گەورە ڕووی دموکراتیەت و مافی مرۆڤ ئەوروپای بە دەرێ خست کەواز فەزع بوون کە شتەکان هەموو درۆ دەرەسە بوو و ئەلحەمدولیلا ئێستاش خەڵکەکە تاکە ئومێدەچی بە ئیسلامە و بەرەو ئیسلام دێ بۆیە دەنەوێت لە ئیسلام دەن و ئیسلامی ناشرین بکەن. بەڵێ جەنابی مامۆستا یعنی لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی مسلمانان وەک شەخص ئێستا داپیرەیەک باپیرەیەک گەنجێک یعنی جەنابەت باست لە دوعا کرد زۆر جەختت لە دوعا کردەوە لەگەڵ ئەم دوعاکردنەیە معلومی لای هەموو لایە کە ئێستا ڕۆژی پاییز ڕۆژگارێکی هەم کورتە هەم فێنکە تا چەند مسلمانان پێویستە یعنی وەک جەنابەت فەرموود ئەو خۆشی و ئەو خواردن و ئەو شتی کە پێشتر هەیان بووە وەک هاوسۆزی و هاوخەمیەک ئێستا لەگەڵ مسلمانانی غەزە ئەگەر ناتوانین بەلاشەمان لەوێ بین بەهێزمان لەوێ بین ئەزعفول ئیمان بتوانین دووشەمە و پێنجشەمان ڕۆژامی ئەیام البیس 13 و 14 و 15 مانگی عەرەبی بە ڕۆژوو بین و لە دوای ڕۆژ و شکاندنەکان دوعایەکی بەکوڵ بکەین بۆ ئەو زوڵمەی لەسەر ئەو خوشک و برا مسلمانانە هەیە لە کەرتی غەزەوە شەوان شەوێکی دوور و درێژ یعنی ئەگەر ینی کاتێکی باش بخەوین هەمومان ئەتوانین تێرخەو ببین هەستینەوە لە کۆتاییەکانی شەوایان لە سەیەکی شەوە هەستینەوە لە شەو نوێژەکانمانە بە کوڵ دوعا بکەین بۆ مسلمانان تا چەند لەگەڵ دوعاکەیە ئەم ڕۆژ و شەو نوێژە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. بەڵێ طبعا وەکو باسم کرد دوعا يعني كاريجري خوي اشتقني وندبرز بلك خوي جورك ودعاء خوافر ادعوني استجيب لكم فاذا سالك عبادي عني فاني قريب او شغل ويداني كدعاء او تكيا بس اما ايمان وكاريجري خوش يا تمشى كاين للشر بدر كاتي كافر كان بزيش شي جورا دين وبيغمبر صازم بجماريش كمرو بروان دبيتوا او شوي كبيان كي الشر دبي دزاني بيغمبري خوي او شوي ناخوي هم اصحاب واحباب نستينا بەڵام پێغەمبەری خوای بە ئاگایە پێغەمبەری خوای لە سەرپێکانی دەست بە دوعا ڕاوەستایە هەتا بەیانی ئەوەندە دوعای کرد هەتا گەورەمان ئەو بەکر دەفەرمێ عەبایەکەی سەرشانی بەربەوە هەتا عەبایەکەم خستە سەرشانی گوتم ئەی پێغەمبەری خوای وەڵڵی خوا دوعات قبول دەکات هەتا پێغەمبەری اللهم إن تهلك هذه العصابة لن تعبد في الأرض پەروەردگارە ئەگەر ئەو ژمارەکەمەی کە ڕۆ هاتووەتە دەرێ و کە دیفاع و بەرگری لە تو دەکا ئەگەر ئەوە لە بین بچی سبەینێ وەڵڵ ئەتو ناپەرستی لەسەر زەوی یعنی ئەبەو شێوە پێغەمبەری الحاد دەکا مەش دەبی بۆ بڵێم وەڵڵ ئەگەر ئەو تایفە لەوێن دەرێ بڕوە بەخوای جارشکە چێ دیفاع لە دین دەکا فەرموو لە تەواوی دنیا چێ ئەو ڕۆکە دیفاع لە مەسای پێغەمبەر دەکا چێ دیفاع لە عەقیدە و بیرروبەرزە تەناو تایفە و کۆمەڵە کەسێ دەبی ئەبەو شێوەکو پێغەمبەر هەستین ئیلحاح بکەین دوعاک ببنێن خوایە ئەگەر ئەوانە لەوێن دەرێ لە بین چوون ئەتو لە زەوی زارچکە ناپەرستری یعنی دوعا زۆر تەئسیرێ و بەچ جەنابەت باز دەکەی بە تایبەتی لەو کاتانەی دوعا قبوڵە کە دوعاش دەکەین لە خۆمانە بەڕاستی لەوان نییە چ خوای گەورە لە گەروانە ئین تەنسوڕ الله یەنسوڕکم ئەوان دینی خوای بەسەر دێخین خوای گەورە ئەوانش بەسەر دێخی بۆیە تەمەشا دەکەین لە شوێنێکی تەسچی تەنگەبەر کە گەمارە و درا دەرداینا بەس ئاسمان و زەویان بەدەستە کە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئەگەر هەموو دنیا پشتی تێکردینە وەکو شەڕی خەندەق چۆن لە شەڕی خەندەق جوولەکان لەناوە لە دەرێژ 10,000 کافرێک هێنا بۆ سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی وەزعەکە ئەوەندە ناخۆش بوو ئەلەو کاتە خوای گەورە بە سەباتی مسلمانان و بە دوعای مسلمانان خوای گەورە بەسەری هێخستن شەڕی خەندەق تەواو بوو لە پاشان نەتیجەکەی چ بوو خوای گەورە دوو ئیمپراتۆرەتی گەورەی فارس و ڕۆمی بە چۆک دادا ئەمە گە دوعای بکەین و ئەوانیش لەوێن دەرێ ئومێدم وایە لەبەرەوەی نەسری خوای گەورە قەریبە زۆر زۆر نزیکە بە خوای ڕۆژێک دابێ ئەوانەی کە ئەوڕۆکە خۆیان پێ وایە جەم سەری دنیایان بەدەستە و
بریا لە سەرۆسیسانەکاندان بکەونە ژێر پێی پۆستاری مجاهیدەکانی شەڕ ڕۆژێک دابێ ئەوانە تووشی تێک و پێک شکان بێت کەواتە پێمان دەکرێت وەشتەشکەش پێمان دەکرێت دیفاع لە قەزیە ڕەوان بکەین بزانین قەزەی فەڵەستین قەزەی ئیسلامە قەزەی عەقیدەیە وەکو شتێک نییە خەڵکێکی ئەو لە باز دەکا خەڵکەکەیە لە عیلمانیەکان بێدینەکان ئەمە قسەمە کاکەت بڕۆ کافری دیفاع لە کافران بکە بەڵام ئەم نەک مسلمانم دیفاع لە مسلمانان دەکەم ئەتوو بەس دیفاع ئەگەر لە خۆت بکەی لە خۆشت لە جەمعات گەڵام دیفاع لە هەموو مسلمان تەواوی خەڵکی دنیا دەکەم يعني أوروبيا سير خلك ليرا رزيلي بوجه دكاتن كموقف شبي ورتمشى ذكي جولكاش خويا قفل ليسوا كسواء يعني جولكا مش بتشجنين على الكتاب خلك ولا أمريكا دبينين أو تحاخم دي فيتيان باسي ذكرت مجموعة كاتنا وأنا جي ورشة كوجينا أوان ضلنا بابا مزولكين فرق معنا إلى زايوني طائفة متطرفة لإما زيابي توانا تمثيل ولايات مناكن بودش عند وسنو بلام خلك يعني أوان موقفي واني شنيا أما الدفاع لا مخالش دنيا دكين ودعاش كين لبهم مظلوماني دنيا دكين ببيك ثاني سكوت بظلمي ده بكريت مسلمان بهر كسك بيتن وذكر لي رانا انسان دفاع بريك مثلا او قضيه الرواي او خلق كذا سوسيتوا لري فيسبوك سوشيال ميديا لري نوسيني مقاله بارشي ولا شوازه كان بي دتواني دفاع بك بدر كني بيانامك وانا موي براستي زيغاي خويت لك بلامنا هم او قوانا قبرتر انسان جيب دعاء بدا مامصبا لكوتايا وبرسم بهالوسي مسلمان براسي لروي عين الإسلام وهيج كنا هيك هي يعني أوتا براسي مسلمانك إيماني تواب ذكرت بدنجو بهالوز بلكاتك داد بينات مسلمانان كمل كش ذكرين ياخد أوتا هيج لجي خوي هيج كارك ناكاز طلت بنمونا أما تشبين ديكي بمنا وهي من هيج ملدزنا دو پیامتان لەگەڵ ئەم بابەتە لەگەڵ ئەم پرسیارە بکەن عەزیز والله نازم چ پەیوەندی بێوی لەگە فەریقی فلانی بدۆڕێنی پەیوەندی بێوی هەیە فلان لاگە دەنجینێنی پەیوەندی بێوی هەیە لەسەر دار و بەردی پێوەندی بە خێرە یعنی ئیسلام مسلمان و قەزیە مسلمانان پەیوەندی بێوێنیەوە یعنی خۆچێرکردنە بەڕاستی پەرژنێک قامی لە ڕووی جەنابتان و بینێرەکانتان خوافر وإن استنصروكم في الدين فعليكم النصر هركاتك إما دواما لكرا خوشكار من بريان من لسدين أزيد دران دبي إما بسريان بخين أجر بقصة شبيه أو يشان دومين إنسان أجر بجيري بشتوان مسلمانك ودبي إيمانك إذا كتجير بسيار المسلم أخو المسلم لا يسلم ولا يخذله مسلمان برز نبي تسليمي بك تسليمي كافري بك بيكوشي ببري نبي وابتني بزبيري دبي بجيري بك بشتوان بك بهم الشيء بيجري نخوانا خواستا بشتي بردا پشتیمایی لێ نەکاتن و ئەگەر پێشی خۆش بی خوا نەخواستە کافر بەسەر مسلمانان کەی مسلمان بی ئەوە پێ کافر دەبی خوا پەناهت پێغەمبەر فەرمی من قتل مؤمنا فغتبت بقتله ئەگەر لە شوێنێک ئیماندارە کوژدا کەسە شەبی لێرە بەس پێ خۆشبوونی خۆی دەبری بریا دەستە چیم لەگە بابری هەموو باە لم يقبل الله منه صفا ولا عضا والله إخوانا توبي قبول دكا نحز نعمره ننيش كواتا زور كارسات إنسان في خوش بي مسلمان بكوش ليه براكان دبكري نق مسلمان إنسانك كظلمي ليه بكري أتو أري أنا في خوش بوني خود يام بي موقفي هلو يستخود دربري طبعا ما أنا ما بسالات كاتك ظلمان نكريا كسك بجري نكردينيا هسما بو أزيتي كرديها من نايبرم والله داكو بام خرابا أم خراب دم نخير داكو باب خراب هذا بيتو باش بي خلق موقف بي موقف ما بي شو موقفه شي ايماني واسلامي كباتا نايبين ولا قضيه علاقه بمن داني او عربانه او شيء او تشدروي او قضيه ايماني واسلاميه ربطي بدين ميه بعقيده ميه بباشروج وبهمش شيء من وهي زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەبدولخالق ڕووناکی مامۆستای ئاینی سوپاس بۆ تەجوانەکانت کاتمان گرتی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی خۆی گەورە پاداشتی بەخێرت بداتەوە مامۆستای بەڕێز